لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل على سيدنا محمد صلاة تفتح لنا أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعسير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. مسلمانان ئیمانداران، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. وإن تعدوا نعمة الله لا تحصوها. ئەگەر بێت و نیعمەتەکانی خوا بژمێرن ئەوە ناتوانن هەرگیز ئەو نیعمەتانەی کە بەسەرمانۆیە بەسەرتانۆیە بیژمێرین و بیژمێرن. نیعمەتی خوای تەبارەک وتەعالا لە ئەندازە نایە، بەڵام ئەوە ئینسانەکانن سپڵەن، ئینسانەکانن بێئاگان غافڵن. مرۆڤە بەڕاستی دوورە لە حەقەت و ڕاستی لە یەقین لەوەی کەوا ئەو هەموو نیعمەت و ناز و خۆشەویستی و ڕەحمەتەی پەروەردگاری بەسەرێ بەڵام پێ نازانێ، ئینکاری ئەکا، سوپاسی پەروەردگاری لەسەر ناکا. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکە ئافەرمێت، فەرمایشتێکی صحیح کە ئیمامی ترمزی تەخریجی کردووە، حەدیثەکە حەسەنە. حەزەتی عەلی ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم: من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه بە ئەصحاب، بە ئومەتەکەی فەرمووی هەر کەسێک لە ئێوە بەیانی کردەوە، یعنی ڕۆژ بووە هاو بەسەریان ڕۆژ، ئەم کەسە ئەمین بوو لە ماڵ و حاڵی خۆی، لە وڵات و نیشتیمانی خۆی، لە شار و دیهاتی خۆی. ئەم کەسە ئەمین بوو کەوا دز نادا بەسەریا، زاڵم نادا بەسەریا. ئەم کەسە ئەمین بوو لە خۆی هیچ ترسێکی نەبوو، نە لە خۆی، نە لە منداڵی، نە لە شارەکەی و گەڕەکەی. و هەروەها ئەگەر ئەم کەسە خوا سیحەت و عافیەتێکی پێبەخشی بوو، ئەمن و ئەمانێکی پێدا بوو، لەگەڵ سیحەتی باشە، تەندروستی باشە، نەخۆش نەبوو، جەستەیەکی باش و ڕێکی هەبوو، خۆراک و خواردنی ئەو شەو ڕۆژەشی هەبوو، بەڕاستی ئەم کەسە ئەگەر پێ بزانێ کە چەند نیعمەتێکی خوایی بەسەرۆیە، ئەمن و ئەمانی هەیە، ترس و خەوفی نییە، مەشاکیلی نییە، جەستەیەکی باش و ڕێک و پێک و پڕسیحەت و عافیەتی هەیە، خواردن و خۆراکیشی هەیە، هیچ خەم و خەفەتێکی نییە. پێغەمبەری خوا من فكأنما حيزت له الدنيا بحذافيرها، يعني بأتمها. يعني ئەم کەسە كأنما مەلیکی دنیایە، دنیا و ما في دنیا هی ئەوە، ئەوەی کەوا هەیە لە دنیا لە ناز و نیعمەت، مادەم ئەم سێدانەی هەیە، صحەت و عافیەت و ڕزق و ڕۆزی و ئەمن و ئەمان، ئیتر ئەم کەسە بێ خۆی بە پاشا بزانێ. ئەمە نیعمەتی پەروەردگارە بەسەریوە، ناشکری نەکا لەسەری، سوپاسی پەروەردگار کا لەسەری. گومانی تێدا نییە صحەت و عافیەت، ئەمن و ئەمان، ڕزق و ڕۆزی، صحەت و عافیەت گومانی تیادا نییە کە بۆ ئینسان لە ماڵ و سەرۆت و سامان باشترە. چۆن بزانین؟ ئینسان ئەبێ بیر کاتەوە، ئەم کەسە ئەگەر ماڵ و سەرۆت و سامانی هەبوو بەڵام سیحەت و عافیەتی نەبوو، چی ئەکا لە سەرۆت و سامان؟ سەرۆت و سامان سیحەت و عافیەت نایەنێ، بەڵام سیحەت و عافیەت سەرۆت و سامان کۆ کاتەوە. سیحەت و عافیەت عەقڵی باش و چاک بەڕاستی بەکارە و چاکە تایە، چونکە العەقل السەلیم في جسم سليم.
بەڵام کەسێک کە سیحەت و عافیەتی نەبوو، نەخۆش بوو، داما بوو، ئیفلیس بوو، لە جێگا بوو، چەندەها نەخۆشی هەبوو، عەقڵیشی باش کار ناکا، یعنی عەقڵیشی نەخۆش ئەبێت، چونکە ئاگای لە خۆی نامێنێ، بێتاقەتە بێ، لە تاو ئازار و ناڕەحەتیە نازانێ، وە کوردەواری خۆمان ئەڵێ هەزار حەکیم ئەوەی دەدەدارێ نازانێ. بۆیە سیحەت و عافیەت و لە ماڵ و سەرۆ و سامان باشترە، لە هەموو شتێک باشترە بۆ ئینسان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوای فەرمووە. ئەم پێغەمبەرە نازدارە ئەوەندە تەئکیدی کردێتەوە لەسەر سیحەت و عافیەت، لەسەر نیعمەتی ئەمن و ئەمان، لەسەر ئەوەی کەوا ئینسان خوا جەستەیەکی ڕێگەپێکی بێدا شکری خوای لەسەر بکە. خۆی هەمیشە بە بەیانیان و ئێوارانە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەی فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی بەرزە کرد و ئەم دوعانەیە کرد، ئەم کەلیماتانەی دووبارە کردەوە. ئەی فەرموو اللهم إني أسألك العفو والعافية في ديني ودنياي وأهلي ومالي اللهم استر عوراتي وآمن روعاتي واحفظني من بين يدي ومن خلفي وعن يميني وعن شمالي ومن فوقي وأعوذ بك اللهم أن أغتال من تحتي. ئەمە دوعای پێغەمبەری خوا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەیانیانە لە ئێوارانە ئەم دوعایە کرد. أي فرموا اللهم إني أصبحت اللهم إني أسألك العفو والعافية تا آخر كلمة ذاك أما جنبك عفو عافية لتشيا لدينيا باور إنسان أجر خلالي تياب مشكلة أجر نخوش بمشكلة بويا پیغمبر أي فرموا خوايا دينم سلامتك تندرس بيت عافيتي تيابه دنيام أويك للدنيا هما خوا پڕ سیحەت و عافیە و تەندروست بێت، ماڵ و منداڵم، کوڕ و کچەکانم، چواردەورم. ئەمە دوعای پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم. و هەروەها عەبدوڵڵای کوڕی عومەر فەرمووی ئەم کەلیماتانە پێغەمبەری خوا دووبارەیە کردەوە ئەی فەرموو بە ئومەتەکەی ئاگاتان لە خۆتان بێ. سیحەت و عافیەت گەورەترین نیعمەتە، ئەگەر ئەمن و ئەمانیشی لەگەڵا بێ نور عەلە نورە، فەرمایشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وهروها يفرموا اللهم إني أعوذ بك من زوال نعمتك وتحول عافيتك وفجأة نقمتك وجميع سخطك. أما دعاء پیغمبری خوا صلی الله علیه وسلم بيانيان يوران تركي نكردوا أي فرموا خوايا فنا أقرم بتو للاتوني نعمتكاني تو لسرم، فنا أقرم بتو لقوراني عافية وصحة وتندرستي باش بۆ نەخۆشین و خراپە و بەدبەختی. ئینجا فەرموو خوایە پەناگرم بە تۆ لە هەموو تووڕەبوونەکانی تۆ بەهۆی گونا و تاوانەکانەوە. خۆشەویستان پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم أي فرموا اللهم إني أسألك العفو والعافية والمعافاة الدائمة في الدين والدنيا والآخرة. أي فرموا خوايا داوا لە تۆ ئەکەم عەفومان کەی، داوا لە تۆ ئەکەین عافیەتمان پێ بەخشی، تەندروستیمان باشکەی، عافیەت و معافات، خۆشی و خۆشبەختی، تەندروستی باش لە ساغی لە دینمانە، لە دنیامانە، لە ئاخرەتمانە. وەک دنیا عافیەت و تەندروستی پێویستە، قیامەتیش تەندروستی پێویستە. بۆیە پێغەمبەری خوا دوعایشی بۆ ئەوێ کردووە ئینسان لە قیامەتدا چۆن عافیەتی دەسەکەوێت؟ بەکردەوەی چاک، بە ئیطاعەی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چونکە ئەگەر لەم دنیا ئینسان بەدبەخت و نەکبەت بوو، لەو دنیاشا عافیەت و سیحەتی نابێت، جەهەنەم جێیەتی، معەزەبە، خوا عەزابێدا لەبەر خاتری ئەوەی لە دنیادا هەوڵی نەدا عافیەتی قیامەتی دەستکەوێت، تەندروستی قیامەتی دەستکەوێت. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو هورەیرە فەرمێت ئەی فەرموو سەلوا الله العفو والعافية والمعافاة فما أوتي أحد بعد يقين خيرا من معافاة. أي فرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ فەرمووین ئێوە هەمیشە و دائیم داوا لە خوا بکەن خوا عەفوتان کات، داوا لە خوا بکەن خوا سیحەت و عافیەتان پێ ببەخشێت، تەندروستی باش، ئەمن و ئەمان، دڵخۆشی و خۆشبەختی. ئەمە دوعاتان بێ، چونکە نەدراوە بە هیچ کەس لە دوای یەقین و ئیمانی تەواو. باشترین نیعمەت و چاکترین نیعمەت لە دوای ئیمان و یەقین سیحەت و عافیەت و تەندروستیە. و هەروەها
ما سئل الله شيئا أحب إليه من العافية داوا نەکراوە لە پەروەردگار کە خۆشەویستتر بێ و باشتر بێ و چاکتر بێ بۆ مرۆڤەکان لە عافیەت و تەندروستی باش. کاتێک کە تۆ بەیانی ئەەکەیتەوە ترسی نییە، شەو ئەخەوی ترست نییە، هەڵ ئەسی تەندروستێکی باشی هەیە، نەخۆش نیت، گیانت نایەشێت، مشکلەت نییە. ئەمە نیعمەتی پەروەردگارە خۆشەویستان. جا بۆیە بۆ بەردەوامبووی ئەم نیعمەتانە، بۆ ئەوەی کەوا نیعمەتی عافیەت و سیحەت و ئیمان و لەش ساغی و ئەمن و ئەمانت لەسەر بێ، ئەبێ سوپاسی پەروەردگاری لەسەر بکەی. بیرکەنەوە چەند جار سەردانی خەستەخانەتان کردووە، چەند نەخۆشتان بینیوە، چەند دیمەنی ترسناکتان بینیوە، چەند کەسی ئفلیستان بینیوە، چەند کەستان بینیوە هەناسەی بە تەواوی بۆ نادێ، بە تایبەت لەم ناخۆشینی کۆرۆنا کە هاتووە، ئەوانەی کە تووشی بۆ بە ناڕەحەتی گرتوویانە، هەندێکیان پێیان وەفات کردووە، مردوون، خوا پلەی شەیدیان پێ بەخشێ، سەیرەکەی هەناسەیان توند ئەبوو. خوا مەعمەل و شەریکێکی لە دەستمی توا دروست کردووە، هەمیشە هەناسە ئەدەی سوپاسی خوای لەسەر ناکەی. سەیرەکەی ئەو کەسانی تووشی ئەم نەخۆشی ئەبوون، لەم نەخۆشە توانای هەناسەی نەبوو، نەی ئەتوانی هەناسە بە یا ناتوانێ هەناسە بە. سەیرەکەی بە ئۆکسجین و بە جیهازی کارەبایی و بە چەندین جیاز کە ناتوانانی دقەی لێکەیتەوە، کە لێی ببڕێ ئەمرێ وەفاتەکە. ئەمە خوا ئەمانەیە نییە بەسەر مرۆڤە، بۆ ئەوەی کەوا بیرکەیتەوە تۆ ئەو نیعمەتە هەیە سوپاسی خوای لەسەر بکە، یاخی مەبە و تاقی مەبە، زاڵم مەبە و ستەمکار مەبە، توغیان پەیامەکە. ئەو نەخۆشە قەدەری خوا شمولی کردووە، بیرکەرەوە کە تۆ تووشت نەبووە. ئەگەر تووشت بێت وەک ئەو ناڕەحەتی دەستڵادی چیت هەیە، ناتوانیت. جا بۆیە خۆشەویستان ئەم نەخۆشی و ناخۆشی وەبا کە بەسەر وڵاتانە دێت، ئەم هەموو بەڵاو موسیبەتە هەمووی جنودی پەروەردگارە، هەمووی خوای تەبارەکە کە ێنێتی بەسەرمانە بۆ ئەوەی کەوا ئێمە بە خۆمان نابچینەوە، ئیسلاحی حاڵی خۆمان بکەین، بۆ ئەوەی کەوا یاخی نەبین و توغیان پەیان نەکەین. خۆشەویستان برادەرێک وتی چوومە خەستەخانەیەکەوە بۆ سەردانی نەخۆشێک چووم، وتی نەخۆشێکم بینی کوڕێکی جوان دڵە هاوسەریکەی، بەس سەری ئیشێ کرد، نەقاچی نە دەستی ئیشی نەکرد. تی لەگەڵ ئەوەیشا زەردەخەنەی ئەگرت، سوپاسی پەروەردگارێک کرد لەسەر ئەوەی کە ئەتوانێ قسە بکە، ئەتوانێ بدوێ. دی قسەم لەگەڵا کردەوەمانە، وتی حاڵی من باشە الحەمدولیلا، بەس نێتوانم شت بخۆم، بەس نێتوانم قسە بکەم. نەخۆشەکەی ئەو دیوی من هەمان کێشەی منی هەیە، بەڵام نە ئەتوانێ قسە بکە، نە ئەتوانە نانیش بخوات. کاتێکەوە نانی پێدەن هاوارەکە، بۆیە دکتۆرەکان جوانە غەیری شیر و شلەمەنی نابێت برنجی بەنێ، نابێت گۆشتی بەنێ، چونکە مەعیدەی ناتوانێت هەزمیکە. بۆیە خۆشەویستان کاتێک کە تو ئاوا ئەیبینی ئەم نەخۆشانە، بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم قەت سەیری لە خۆتان بەرەو سورتت مەکەن، دائمە بەرەو خوار، بۆ ئەوەی قەدری عافیەت بزانی، قەدری نیعمەتی پەروەردگار بزانی، بۆ ئەوەی کە بزانی خوا ئەم جسم و هەیکەلەی بە تۆ داوە، ئەم عیلم و عەقڵەی بە تۆ داوە، ئەم عیلم و زانستەی بە تۆ داوە، ئازایی خۆت نییە، ئەمە نیعمەتی خوایە. وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها، ناتوانین نیعمەتەکانی خوا بژمێری. ولئن شەکەرتم لەئەزیدەنەکم، ئەگەر بێت و بەڕاستی تۆ شکری خوا بکەی، خوا بۆ زیاد دەکا. ئەگەر کوفری نیعمەتەکانی خوا بکەی، خوا غەنیە، خوا پێویستی بە ئەوە نییە کە تۆ کە بەرامبەری بۆسی و شەڕی لەگەڵا بکەیت و عەلانی شەڕی لەگەڵا بکەیت و سوپاسی نەکەی. خوا پێویستی بە شوورەکەی تۆ نییە، بەڵام بۆ خۆتە. دوژمنادی تۆش لە خوادی خوا کەم ناکاتەوە. نەمرۆد ئیعلانی حەربی لەگەڵ خوا کرد، فەراعینەکان، خوا هەمویانی سوکر ڕسوا کرد. بۆیە خۆشەویستان سەیری ئەو وڵاتانە بکەین کە بەڕاستی کە دەرەچن لە ماڵەوە، لە ماڵەوە دەرەچن، بەڕاستی ترسی ئەویان لە دڵایە کە نەگەڕێنەوە ماڵ، چونکە ئەمن و ئەمان نییە، اختیطافەیە. هەرچەند وڵاتی من و تۆش وای لێ هاتووە، خەڵکە جن خەڵکەوشن خەڵکی دۆرەکەن، خوای گەورە خراپتری نەکات بەڕاستی. جا تێکچوونی ئەمن و ئەمان زۆر مشکلەیە، تێکدانی ئەمن و ئەمان زۆر کارەساتە، نەمانی ئەمن و ئەمان، نەمانی سیحەت و عافیەت، یعنی تێکچوونی مرۆڤایەتی، تێکچوونی مجتەمەع، کۆمەڵگا. بۆیە خۆشەویستان کاتێک کە خوا ئەمن و ئەمانێکی پێداوی، ئێمە لە زۆر وڵاتی تر باشترین بۆ معلوماتان،
تۆ سەیری یەمەنەکەی سەیری سووریاکەی سەیرەکەی ئەمن و ئەمانیان نییە ناڕەحەتن یا مەسەلەی حتا عێراقی خۆمان ئێستا مەسەلەی بەغا ئەوەی سە تۆزێ باش بۆ ئینا پێشتر وەڵی کە بچوای کە ساق تەکسیەک پرسیارێک لێک بردایە کاکە وەزعت چاوشانی وەڵی کاکە لە ماڵە چینە دەرەوە بە تەمانی ئێوارە بگەڕن دەستنوێژێک کە مردین با بە دەستنوێژەوە بمرین بەڵام سوپاس بخوا خوای گەورە ئەمن و ئەمانێکی تا حەدێک لە ئێمە زیاتر داوە بە ئێمە لەوان زیاتر بەڕاستی بەڵام ئەبێ قەدری ئەم نیعمەتە بزانین ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون خوای تبارك وتعالى فرميت أهلي هر شار وديو قركيك هر ولاتيك أجر إيمان بينن براستي ودروستي كإيماني بو قدر نعمتي خواب پروردگار زانية قدر صحة وعافية زانية قدر أمن وأمانة زانية أجر إيماني بو وجداني هي أجر إيماني بو ظالم نابيه أجر إيماني بو أخلاقي هي أجر إيماني بو بالرحم بسوزة بيه أجر إيماني بو وجداني هي بو يا أخوة فرمت ولو أن أهل القرى آمنوا أجر أهلي ديو شاركان إيمانيان بو لفتحنا عليهم بركات من السماء هو إما بركاتي آسمان كان أرجعين بسريانا يعني باران ناباريه چەند دوعاکەین چەند هاوارەکەین چەند خێر و سەدەقەکەین بارانمان بۆ نابارێ خەلەل لە خۆمانایە خۆمان گوناهبارین ئەڵێن مامۆستا بۆ نوێژە بارانە ناکەن کاکە نوێژە بارانە شەرتی هەیە نوێژە بارانە ئەبێ ئەم خەتیب ئیمامی مسلمانان جارێک گەورەی مسلمانان بێ دینی بێ نەک گەورەی مسلمانان سەرخۆش بێ نەک گەورەی مسلمانان مەلهە بکاتەوە نەک لە وڵاتی توا ئیحتیمام بەبێ دینی بدرێ ئەبێ گەورەی مسلمانان بە خەڵک بڵێ خەڵکینە یەکەم جار خۆم ئینجا بە جەنابتان ئەڵێم با تۆبەیەکی نەسوح بکەین پێیان بڵێ کێ حەقی کێی لایە بیگەڕێنەتەوە حەقی دنیامان لای دەسەڵاتە چۆن ئەمانداتەوە چۆن ئەو هەموو مەزلومە قەناعەت پێیەکە چۆن ئەو هەموو هەتیوە ئەو هەموو بێوەژنە ئەو هەموو خەڵکە هەژارەدامە ئەو هەموو گەنجە ئەو هەموو گەنجە کە لە بەدبەختی و نەکبەتی خۆیان ڕاکە کە ڕایش ناکە لێرە تیان هەڵەدەن و ئەیان کوشن و تیرۆلیان نەکەن و ژیانیان لێکەن بەجان و ناوچاو ڕووی بەحسیان سپی کردێتەوە ئەم دەسەڵاتە گەندەڵە پیسە ئەبێ نوێژە بارانە دەسەڵاتداری وڵات بڵێ خەڵکینە من تۆبە ئەکەم ئێوەش تۆبە بکەن سێ ڕۆژ بە ڕۆژوو بن بە زەلیلی و داماوی ڕوەکەینە ئەو سەحرا و دەشتە ئەپارەینەوە لە خوا نوێژە بارانەکەین ئەگەر نوێژە بارانە بەم شێوازە نەبێ قەسەم بەخوا قەت قبوڵ نابێ نوێژە بارانە خۆروا گاڵتەنێت تۆ بەس بۆنیکا و مۆنیکا و سیارەی ئاخر مۆدیل و جلوبەرگی ئاخر مۆدیل ژن و پیا و تێکەڵ کەیت و کاکە بۆ حەفلە ناڕۆی خۆ تۆ بۆ شایی ناڕۆی تۆ ئەبێ خۆت زەلیلکەی بڵێ خوایە من عەبدێکی زەلیلی داما و ڕسوای تۆم ئەگەر تۆ منت خەلق نەکدای من چیم ئەگەر تۆ ڕزقم نەدەی من چیم ئەگەر تۆ عافیەت و سیحەتم بێنەی من چیم بەو جێش و جاشان مەنازەکەی سەیەتە کامتان ئەوەنەی نەمرود دەسڵاتتان بوو کامتان ئەوەنەی فیرعون دەسڵاتتان بوو کامتان ئەوەنەی تاغوتەکانی پێش خۆتان دەسڵاتتان بوو کەس نە ئێمە نە ئێوە نە ئەوان خۆشەویستان بۆیە خوا فەرمێ ئەگەر ئەهلی شارودیەکان ئیمان بێنن خوا فەرمێ بەرەکاتی ئاسمان ڕژین بەسەریانە و هەروەها بەرەکاتی ئەرزیان بۆ دەرەکەین ئەرزی بەرەکەتی نەماوە کوا میوەکەت کوا گەنمەکەت کوا دەغڵودانەکەت جاران یەک و دە و یەک و بیست و تا 60 تۆمانە هێ بڕی سە کابرا بنەتەوەکەشی بۆ دەرنایەنێتەوە باخەکەی زەرەرە زەرعاتەکەی زەرەرە کابرا گاوداریەکە زەرەرەکە هەرچیەکەی زەرەرەکەی بەرەکەتی تیان نەماوە بۆ خەلەل لە خۆمانایە اینجا فەرمێت خوا وەلاکین کەذەبوو چونکە درۆیان کرد ئەهلی شارودیەکان مادەم درۆزن بوون فەئەخەذناهم بیما کانوا یەکسیبون بەوەی کەوا کردیان بەو تاوان و گوناهە ئێمەش بەوە بەڕاستی غەزەبمان لێگرتن الجەزاء من جنس العمل خۆشەویستان جا بۆیە ئێمە ئیسا الحەمدولله لە زۆر وڵات باشترین بەڵام بۆ ئەوەی ئەم تۆزە باشەشمان بمێنێ پێویستمان بە گەڕانەوەی بۆ لای خوا پێویستمانە بەوەی کەوا یادی خوا بکەین زیکری خوا بکەین شکری خوا بکەین زیاتر زوڵم لە یەکتری نەکەین کاکە باسی یەکتری نەکەین کاکە باسکردن و غەیبەتکردن و بوتانکردن مجتەمەعی وێران کردووە ئەمەش کارەساتێکە ناو مسلمانانی ئەهلی مزگەوتە
ئێتە مزگەوت جوێن بە خەڵکەدا لە دەرگای مزگەوتدا درۆەکە بوتانەکە کاکە تۆ ئێستا نوێژی کرد بۆ باسی خەڵکەکەی ئێستا نوێژی کرد بۆ درۆەکەی ئێستا نوێژی کرد بۆ بینی خەڵک تێکەدەی ئەمە کارە ساتەکانە بۆیە خۆشەویستان پێغەمبەری نازداری ئەمە صلی الله عليه وسلم نەسیحەت و ئامۆژگاری ئومەتەکەیەکە ئەفەرمێ بۆ ئەوەی کەوا ئیمانتان سەلامەت بێ سیحەت و عافیەتان بەردەوام بێ عیززەتتان بەردەوام بێ ئێوە ئاگاتان لە ئیمان و دینتان بێ کە ئیمان و دینتان بەهێز و بەقووەت بوو سوپاسی پەروەردگارەکەن کە سوپاسی خواتان کرد خوای ئێرژێنە بەسەرتانە خۆشەویستان داواکارم لە خوای گەورە لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت عاقیبەتمان بەخێر بگەڕێ خوای ئەمن و ئەمانمان لێ تێک نەدەی خوای ئەوەی ئەمن و ئەمانمان لێ تێکەدا ئەوەی سیحەت و عافیەتمان ئەشێوێنێ ئەوەی ژەهر خواردومانەکە ئەوەی وڵاتمان پڕ ژەهرەکە ئەوەی وڵاتمان تێکەدا ئەوەی تیرۆر پیشەیەتی ئەوەی گەنجان ئەکوژێ ئەوەی لە گەنج هەڵەدا ئەوەی گەنجی ئەم وڵاتەوە لێکە کە وڵات بەجێ بێڵێ ئەوەی کەوا وامان لێکە کە دڵمان بەم وڵاتە خۆش نەبێ ئەوەی وامان لێکە کەوا عەلەمی کوردستان خوا دەژێری پێی یا ڕەبی خوایە ئەوانە بگری خوا ئەوان ڕسواکەی یا ڕەبی خوایە لە کۆڵمانیان کەیتەوە کە کەسانێک وایان لێبێ لەم وڵاتە ئەو عەلەمەکە خاوەنی چەندەها شەهیدە چەندەها شەهید و تەزحیە و ئەنفال و کیمیاوی لە پەنادراوە ئێستا خەڵکانێکی نەزان و نەفام تەمەنەوە دەوشە دەسە خۆی بۆ خۆی ئەو گەنجەکە ئەوەکە داوای حەقی خۆیەکە عەلەمی کوردستان ناغادە ژێری پێی بەڵام کەسانێک کە ئەوەکەن بەڕاستی هەم دەسە و هەم کەسانێک ئەوەندە ڕقیان نەدڵە بەرامبەر ئەم تاغوت و منهوڕانە بەرامبەر ئەم فەراعینانە بەرامبەر ئەمانە کە ڕووی فیرعەون سپی کردووە کە عەلەمی کوردستان خواز ژێری پێی خوایە لەم فیرعەونانەی قبوڵ نەکەی یا ڕەبی خوایە لیان قبوڵ نەکەی خوایە ئەمن و ئەمانی لە ئێمە تێک نەدەی خوایە سیحەت و عافیەتمان لێ نەشێوێنی یا ڕەبی خوایە بۆمانی زیادکەی خوایە ئێمە عەبدی تۆین ئیقرار بە گوناه و تاوانی خۆمانەکەین تۆ خوایەکی گەورەی ئێمەی خالقی ئێمەی رازقی ئێمەی ناصری ئێمەی معینی ئێمەی پەروەردگارە لێت ئەپارێنەوە لێمان خۆش بە یا ڕەبی خوایە لێمان خۆش بە یا ڕەبی خوایە لێمان خۆش بە عاقیبەتمان بەخێر بگەڕە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە یا ڕەبی خوای دادی گەنجانمان بە عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگەڕە ژیانی گەنجانمان خۆشکە دڵیان خۆشکە ئەوانەی دڵی گەنجانمان ئەشێنن ئەوانەی دڵی گەنجان ئەتۆرێنن ئەوانەی ئەم وڵاتە وێرانەکەن ئەوانەی کوڕ و کچی ئەم وڵاتە بە زاڵم و بە مزیم و تیرۆرە سزان خوایە لیان قبوڵ نەکەی خوایە جەرگیان بسووتێنی خوایە جێش و جاشیان تێک دەی بەسەرێکە خوایە لێت ئەپاڕێنەوە بەڵاو فیتنەی زاڵم و ستەمکار لە ئێمە لادەی خوایە بیشکێنەوە بەسەر خۆیانە بەسەر جێش و جاشی خۆیانە لەم میلەتەی لادەی لەم هەژارانەی لادەی خوایە حەق و مافمان بۆ بسێنی تۆڵەمان بۆ بسێنی خوایە بەس داوە لە تۆ ئەکەین بەس تۆ ئەتوانی حەقمان بۆ بسێنی پەروەردگارە خوایە حەق و تۆڵەمان بۆ بسێنی لە زاڵم و لە ستەمکار ئەوەی نانمان ئەبڕێ قوتمان ئەبڕێ وڵاتمان وێرانەکە خوایە لێ قبوڵ مەکەی یا ڕەبی خوایە لێت ئەپارێنەوە بارانی بەڕەحمەتمان بارێنە خوایە مەویسمان مەکە خوایە نائومێدمان مەکە خوایە محتاجی ڕەحمەتی تۆین خوایە بەهۆی کردەوەکانمانەوە زیاتر سزامان مەدە تۆ خوایەکی بەڕەحمی ئێمە عەبدی زەعیفین لاوازین تاوانبارین گوناهبارین ئیقرار بە گوناه و تاوانی خۆمانەکەین خوایە تۆبە بکەین لە دەرگای تۆدا پەروەردگارە خوایە لێمان خۆش بە خوایە لێمان خۆش بە خوایە ڕەحمەتی خۆت بەرەکاتی خۆت برژێنە بەسەرمانە بەرەکاتی ئاسمان برژێنە بەسەرمانە بەرەکاتی ئەرزمان بۆ دەرکەت لەکانمان یەخە دەم و زبان و داوێنمان پاکە دشمنی یەکتری نەبین باسی یەکتری نەکەین ڕقمان لە یەکتری نەبێ بوختان بۆ یەکتری نەکەین خیانەت لە یەکتری نەکەین خوایە صحت و عافیەتێک پێت داین پەروەردگارە بۆمانی زیادکەی یا ڕەبی خوایە لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک لە نەخۆشینی کۆرۆنا و باقی وەبا و نەخۆشیەکان خۆمان مناڵمان وڵاتمان نیشتیمانمان خوایە پارێزا بکەی خوایە ئەم نەخۆشی کۆرۆنا لەسەر هەموو مرۆڤایەتی هەڵگرە یا ڕەبی خوایە لێت ئەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت خوایە لەبەر خاتری ناو جوانەکانی خۆت بە ئیمان و بمانژێنە بە ئیمان و بمان برێنە بە ئیمان و زیندومان کەرەوە لە ڕۆژی قیامەتیشا صحت و عافیەتمان پێ بەخشە پەروەردگارە لە ڕۆژی قیامەتە لە ژێر عەرشی خۆتە و سێبەری عەرشی خۆتە دامان بنێ کۆمان کەرەوە
يا ربي خوايان پیغمبر صلى الله عليه وسلم بانگمان بکاو درمان نکا بۆ سەر حوزی کەوسەر بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنەتوێنەک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوا شیفای نەخۆشەکانمان بێ شیفای نەخۆشەکانی ماڵەوەمان بێ شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بێ پەروەردگارە ئەوانەی کەوا داوای دوعای خەیریان نەکردوین منداڵە نیە منداڵی ساڵحیان بەرێ هەیانە و مەفقودە و دیار نییە خوایە بەیەکیان شادکەیتەوە هەیانە و ساڵح نییە خوایە مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی مناڵی ئەوانی ساڵەکەی یا ربی خوایە ئەو گیر و گرت و مەشاکیلەی لە بەینی خێزانەکانە هەیە و داوای دوعای خەیریان کردووە یا ربی خوایە بۆیان چارەسەرکەی یا ربی خوایە حەلیم فەرمووی یا ربی خوایە ئەوانەی گەنجن و دانەمەزداون خوایە بە ئیمان و سیحەت و عافیەت و ڕزق و ڕۆزی حەڵاڵ و دایان مەزدێنی ئەوانەی کەوا دامەزاون خوایە تووشی حرام و تاوان و گوناهیان نەکەی تووشی فەقیری و ژاری و داماویان نەکەی یا ربی خوایە یانت ئەپارڕێنەوە یارمەتیان بە ڕزق و ڕۆزی حەڵاڵی ئەوان و ئێمەش بە یا ربی خوایە یانت ئەپارڕێنەوە بارانی بە ڕەحمەتت لێ داواکەین پەروەردگارە کات زۆر درەنگە لای ئێمە بەڵام ئێمە نازانین لە عیلمی تۆ لە کاری تۆ پەروەردگارە یا ربی خوایە یان بارانی بە ڕەحمەت بۆ وڵاتمان ببارێنە کانی و کارێزەکانمان بۆ بتەقێنە بە گرانی و ناڕەحەتی و دامایی و هەژاری و ستەم لێکراوی و مەزلومی یا ربی خوایە مەمان کوژە بە عیزەت و سەربەرزی و بمان ژێنە و بمان برن و زندومان کەرەوە آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين